بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وسلم. صلاة إخواتنا اللي في توقعتنا برش بخير بساتساوان. من محمد إن شاء الله وشو تيكو لقو مقصة برزاني نوايمان. سنواني تايبتو سنجين فيها بناين بوا بخيراتنا لكم لو رأيت ريوهاتنا بخير بساتساوان. جماعة داماجان دا ديوانة كان دا موستا نزيبا وموستا حسن وموستا فرسان بخير نسرتاوان. خواهي دورا لقرآن فيروز فرمي يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. ورزان سرتاي دبي امانزو اجندايو پانلتان لبورم كما هتا زيات لنگوش و دياربي او شوكا باسيويناكي كايا بالا بوشي فرض يعني فرض نيت شكل لوي كلابوينو يعني قناغك تسوينا تيش لوي كا او رأيي بازقين طبعا فرضة وناتينا السر لا نفقهي شرعية كيو او اختلافات عن كالسر بالا پۆشیە ئابەت شێوەیان تەواوە یان تەواو نێگەرەوە بابەتێکی زۆر بووە توانین لە پانێڵیدا زیاتر و لە سمیناری زیاتر ئەو شتێکی بکەینەوە. ئەوەی ئەو شۆ دەمانەوێت لەگەڵ ئەو میوانە بۆ ڕێزانە باسی بکەین بەڕاستی گەورەی و پیرۆزی حیجابە و ئەو کاریگەریانەیە کە لەسەر تاپ و لەسەر کۆمەڵگە هەیە. وحكمة سيكا حزاب فرص كراوة وازد كراوة لسر آفتان مسلمانا إن شاء الله أو شوكا باسي بيوكين سرطا من بسم الله هر يك لميوانا كان هر يكيان لا تنخلقك أو قيامك هيتيان أجين هر يكيان للانا شي بالا فوشيوا دواتر هذا بسياريان ليكم سەبارەت بۆ مۆضوعانەی کە باسییان کرد وە لە کۆتاییش ئەکید دەرفەت هەیە لە بۆنگۆ کە هەر پرسیارێکتان هەیە ئینشاءڵڵا پێشکەشی میوانەکانی بکەن. سەرەتا لە مامۆستا نەجیبەی دەست پێ یەکەم. مامۆستا نەجیبە دووبارە بەخێر بێت. فەرموو ئەو پەیامێک کە هەیەکت لەسەر باڵاپۆشی و لە ماوەی دەخولێت ئەگەر بتوانیت لە بۆمان باسی بکەن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش كانوا براني عزيز سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ لە خزمەتتانین بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ کە پێمان وایە پەیوەندی بە تاک بە تاکی هەمومانەوە هەیە و بە تایبەتی ئێمەی موسڵمان کە کاتێک واجبێک فەرزێکی خۆی پەروەردگار لەسەرمان هەیە بزانین بە چ شێوازێک ئەدای بکەین و ئەو فەرزە هەرچەنەکە فەرزە بەڵام ئێمەی موسڵمان کاتێک کە ئەڵێن خی گەورە ئەو شتێ واجب کردو ئیتر پێویست ناکا بە دوایە بچین ئەگەر حکمەتەکەی بزانین یان نەزانین چونکە خی گەورە خۆیە فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. هەر کەسێک لە ئافرەتان و لە پیاوان کاتێک کە ئەزانن خۆی گەورە بڕیارێکی داوە خۆ پێغەمبەرەکەی بڕیارێکیاندا ئیتر ئەوان بۆیان نییە شتێکی تر هەڵبژێرن ئەوەی کە خۆیان پێیان خۆشەیە ئەوەی کە خۆیان پێیان باشە بەڵکو فەرمانی خۆی گەورە ئەبێت جێبەجێ بکرێ. ئێمە سوپاس بۆ خوا هەموو لەوە بووینەتەوە کە ئەزانین باڵاپۆشی کە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین واجبە لەسەر ئافرەتانی بڕوادار بۆیە ئەگەر حکمەتەکانیشی نەزانین ئێمە سوپاس بۆ خوا پابەندین پێوەی بەڵام خۆگەر بزانین حکمەتەکانیشی بزانین بۆی هەوڵ بدەین بتوانین قەناعەت بە کەسانی تریش بکەین ئەوە وەگەڵێ نور عەلا نور و شتێکی باشە بێ. بەڕێزان کاتێک خۆی پەروەردگار قورئانی ناردۆتە خوارەوە وەکو بەرنامەی ژیان بۆ ئێمەی موسڵمان هیچ شتێک لە قورئانە نییە کە ئاماژەی پێ نەدابێ و پێویستی ژیان بێ کە بۆ ژیانی ئێمە پێویستە و ضرورە خۆی گەورە لە قورئانە هەمووی ئاماژەی پێداوە. یەکێکیش لەو بابەتانە بەرگ و پۆشاکە. بەرگ و پۆشاک خۆی پەروەردگار لە قورئانە ئاماژەی پێداوە وەکو کە ئەفەرمێ
يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى. لم آياتا خوي پروردگار باز لدو جور برگو پوشاککا برگو پوشاکی کی مادی که ایمه جستمانی پیدا اپوشین خوي پروردگار فرمي يواري سوآتكم عيب وعاركان تاني پیدا اپوشن وبرگێکی معنەویش کە لیباسی تەقوا لیباسی تەقوایە بۆیە ئێمە چۆن بە بەرگ و پۆشاک خۆمان دائەپۆشین و خۆمان ئەڕازێنینەوە دەرەوەی خۆمان ئەڕازێنینەوە ئینشاء الله ئەبێ بە بەرگی تەقوا دڵ و دەروون و ناتەواویەکانی ناو دڵ و دەروونیشمان داپۆشین. کاتێک قسە لەسەر باڵاپۆشیەکەین باڵاپۆشی سیستمێکی کۆمەڵایەتیە بۆ تێکەڵبوونی ژن و پیاوی نامەحرەمە. خوای گەورە کاتێک باڵاپۆشی لەسەر ئافرەتی مسلمان واجب کردووە بۆ کاتێکە کە لەگەڵ کە پیاوی نامەحرەم بیبینێت ئەگەرنا خۆ لە ماڵ هەموو ئەزانین ئافرەت لە ماڵی خۆیان و لە لای مەحرەمی خۆیان باڵاپۆشی واجب نییە لەسەری بەڵام کاتێک تێکەڵی کۆمەلگا ئەبێ باڵاپۆشی واجب بۆ لەسەری بۆیە کەواتە ئەمە سیستمێکی کۆمەڵایەتیە بۆ تێکەڵبوونی ژن و پیاوە کاتێک کە لە دەرەوە یەکتری ئەبینن. بۆیە لەم ڕوانگەیەوە گەر سەیریکەین باڵاپۆشی دکتۆر محەممەد عەمارە کە بیرمەندێکی ئیسلامیە ئەفەرمێ ئەڵێ وردەکاری باڵاپۆشی لە قورئانە خۆی گەورە باسی کردووە. تەنها ئەو سەرپۆشە نییە کە ئێمە ئەیدەین بە سەرمانە وەکو ئافرەتی مسلمان باڵاپۆشی تەنها ئەوە نییە. خوای پەروەردگار باز لە کۆمەڵێ ڕەهەندی تری باڵاپۆشیەکە بۆ نمونە باز لە چاو داخستنەکە کاتێک کە خۆی گەورە ئەفەرمێ سیر ینی سەیری نامەحرەم مەکەن ئەبینین لە پیاوانەوە دەست پێ ئەکا. خۆی گەورە لە پێشە خۆی گەورە ئەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. پیاوانی بڕوادار بڵێ بە چاویان داخن لە ئاستی ئافرەتی نامەحرەم. لە دوای ئەوە خۆی گەورە ئەفەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن هەتا کۆتای ئاتەکە کە باسی ئاەتی حیجابە. کەواتە بۆ پیاوانیش و بۆ ئافرەتانیش چاوداخستن بۆ ئەوەی کە تووشی حرام نەبین و تووشی نەزەر نەبین ئەمە فەرمانی خۆی پەروەردگارە. جا کاتێک خۆی گەورە لە چاوداخستنەوە باسیەکە بۆ نمونە خۆی پەروەردگار کە ئەفەرمێ بە ئافرەتانی مسلمان چاویان داخن لە ئاستی نامەحرەم لە هەمان کاتە لە ئایەتێکی ترا خۆی گەورە باسی ڕۆیشتنی ئافرەتانەکە کە ئەفەرمێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن. با کاتێک ئافرەتان بەڕێگایە ئەڕۆن بە جۆرێک قاج نەدەن بە ئەرزاکە یاخود بە چۆرەڵی بەلەنجەولار بڕۆن بۆی کە جوانیەکانیان ئەو جوانیانەی کە شاراوەتەوە دەری بخەن و بەدەر بکەوێ. لە ئایەتێکی ترا خۆی پەروەردگار باسی قسەکردنەکە کە ئەفەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض. با کاتی ئافرەتان قساکەن بە جۆرێ قسە نەکەن دەنگیان ناسک بکەنەوە یا بە جۆرێ قسە بکەن کە فيطمع الذي في ئەوەی کە دڵی نەخۆشە تەماحی بۆ دروست ببێت. یاخود باسی خۆبۆن خۆشکردنەکە کە لە فەرمودەیە هاتووە کەواتە باڵاپۆشی پاکێجێکە لەمە هەموو ئەمانە پێک دێ. کاتی ئافرەتی مسلمان باڵاپۆشیەکە تەنها ئەو سەرپۆشە نییە کە ئیدا بەسەریا بەڵکو بێ لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕەهەندێکەوە ئەم ئیلتیزامە جێبەجێ بکات و یاخود ئەم باڵاپۆشیە جێبەجێ بکات. جا دکتۆر محەممەد عەمارە کە ئەڵێ ئەم وردەکاری باسکردنی ئەم وردەکاری حیجابە بۆ ئافرەتی مسلمان بۆ ئەوەیە کە ئافرەت ئەتوانێت بچێتە دەرەوە و ڕۆڵی گەورەی لە کۆمەلگا بگێڕێ بەڵام بەو مەرجانەی کە خۆی گەورە بۆیدا دیاری کردوین. یعنی کاتی ئافرەت دەچێتە دەرەوە هیچ کێشەیەکی تیانە بۆ خوێندن ئەچێ بۆ کارکردن ئەچێ بەڵام ئەبێ ئەم مەرجانە لە باڵاپۆشیەکەی هەبێ نەک تەنها جلوبەرگەکە و یاخود ئەو جلوبەرگەی کە لە بەریەکە هەمومان لەوە چێ ئێستا کاتەکە لەوە چێ بەش نەکا باسی مەرجەکانی حیجاب هەمووتان پێم وابێ ئەیزانن ئەبێ بەو شێوازە باڵاپۆشی بکات ئافرەتی مسلمان. خاڵێکی تر کە لەسەر باڵاپۆشی قسەی لەسەر بکەین ئەوەیە کە باڵاپۆشی بۆ ئافرەتی بڕوادارە بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی کە خۆی پەروەردگارە فەرمێ کاتێک لە سوورەی نورا فەرمێ وەکو پێشتر ئاماژەمان پێدا وقل للمؤمنات يغضضن من أبصارهن بە ئافرەتانی بڕوادار بڵێ بە چاویان داخن لە ئاستی نامەحرەم. یاخود لە سوورەی ئەحزاب خۆی پەروەردگار کە ئەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين
بآفرتاني بالروادار بڵێ أيدنين عليهن من جلابيبهن أو جلو برقي كلا بريانايا خوياني پێدا پۆشن و سەر و ملیانی پێدا پۆشن و باڵا پۆشیەکە بەو شێوازەیە کەواتە ئافرەتی بڕوادار لەسەری واجبە و ئەوەی کە پۆشاکی لەبەر کرد بێگومان ئەمە ناوی ئافرەتی بڕوادارە بەڵام وەکوتمان ئەبێ ئەو مەرجانی تێدا بێ دێڕێ شعر هەیە کە لەسەر باڵا پۆشی بەڕاستی ئێمە يعني من وەکو خۆم هەمیشە لە یادمە و بیری لێ ئەەکەمەوە کە ئەڵێ يعني زۆر بەلامەوە جوانە ئەڵێ سەرپۆش تاجە بەسەری هەموو کەس ناشێ ئاڵای دەوڵەتی ڕەوشتە نەک تەنها پارچە قوماشێ باڵاپۆشی تاجێکە بەسەر سەری ئافرەتی موسڵمانەوە ئافرەتی بڕوادارەوە جا ئەو تاجە لەوانەیە زۆر جار خۆمان بیرمان بچێتەوە وەکو ئافرەتان بیرمان بچێتەوە یا نایبینین لەبەرەوەی نایبینین بیرمان بچێتەوە کە ئێمە ئەو تاجەمان بەسەرەوەیە بەڵام دڵنیابن هەموو کە زەمان بینێ هەموو خەڵک لە دەرەوە ئەمان بینێ یعنی کە ئەو سەرپۆشەمان نابەسەرمانە ئیتر خەڵک چاوەڕوانی شتی زۆرمان لێ ئەکا کەواتە ئەو کاتە ئێمە لەسەرمان چۆن واجبی سەرپۆشەکەمان جێبەجێ کردووە لەسەرمان واجبە دەست پاک بین داوێن پاک بین دەم پاک بین دڵ پاک بین هەرچی خێر و خۆشی بۆ خۆمان ئەمانێ بۆ خەڵکیش بمانەوێ هەرچی خێر و چاکە هەیە خەڵک لە ئێمەی چاوەڕێەکە بۆ چونکە هەڵگری پەیامێکین کە پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامە داوای ئەوانەمان لێەکە يعني هەمووتان ئەزانن و لەوانەیە ئافرەتان زۆر ئەمەیان بەسەر هاتبێ مەسەلەن کەسێکەیە بۆ خۆی زۆر تاوانی ئەنجام داوە بەڵام ئەگەر بچووکترین شت لە تۆ ببینێ سەیرەکەی زۆر بەلایەوە سەیرە یا باسی ئەکات یا مەسەلەن پێ دەڵێتەوە چۆن تۆ فڵانە شتت کرد بۆ چونکە چاوەڕێی زۆر لە تۆ هەیە چاوەڕوانی خراپە لە تۆ ناکات چاوەڕوانی شتی باشت لێ ئەکا بۆیە ئەبێ ئێمە ئەو سەرپۆشە وەکو ئەمانەتێک بیگرین لەسەر سەرمان وەکو تاجێکە بەسەرمانێ بزانین ئەگەر ئێمە خوانەخواست غەڵەتێ خراپەیەک لە ئێمە بوەشێتەوە دڵنیا بن هەر خۆمانی پێناشرین نابین بەعام سەرپۆشی پێناشری نەبێ و لە پشت ئێمەشەوە ئیسلامی پێناشری نەبێ بۆیە ئەگەر خوانەخواست غەڵەتێک کەم و کورتێک لە ئێمەیە هەبوو بەڕاستی ئەبێ زۆر زۆر ئاگامان لە خۆمان بێ بۆی بەهۆی ئێمەوە خەڵک ئیسلامی لا ناشرین نەبێ و یاخود ئیسلامی لەبەرچاو نەکەوێت کە بڵێ ئەوە ئافرەتی موسڵمان خۆ بە هەمان شێوە ئەوە محەجەبەیە ئاوا و ئاوای کرد خاڵێکی تر ئەگەر قسەی لەسەر بکەین ئەوەیە کە باڵا پۆشی قەڵایەکە بۆ ئافرەتی موسڵمان و سنوورێکیشە بۆ پیاوان چۆن قەڵایە بۆ ئافرەت ئەی پارێزێ یعنی بمانێ و نەمانێ باوەڕتانە بێ ئەو ئافرەتەی کە باڵا پۆشی تەواوە یعنی سام و هەیبەتێکی هەیە ویقارێکی خەڵک ناتوانێ بە هیچ شێوەیەک بە نێتی خراپە لێی نزیک بێتەوە کەواتە مەبوو بە قەڵایەک بۆ پاراستنی ئافرەتی موسڵمان ناتوانن پەنجەی خراپەی بۆ ڕاکێشن چونکە ئەزانن هەڵگری پەیامێکە کە خراپە قوبوڵ ناکە کە ئەو ناتوانێ خراپە بکات بۆیە کاتێک ئێمە باڵا پۆشیمان ئەنجام داوە ئەبێ وا بزانین کە ئیتر سنوورێکمان بە دەوری خۆمانە کێشاوە کە خەڵکی نامەحرەم و یاخود خەڵکی خراپەکار ناتوانێت لێمان نزیک ببێتەوە و یاخود بێوێ خوانەخواست پەنجەی خراپە و تۆمەتمان بۆ ڕابکێشێ بۆیە ئەمانە کە باسی ئەکەین بەڕاستی ئەزانین فەرمانێکی خوای گەورەمان بەجێهێناوە ئەو ئافرەتانەی کە بەڕاستی باڵا پۆشی ئەکەن و لە نێتی و دڵێکی پاکەوە ئەیکەن دڵنیا بن زۆر زۆر دڵیان بە باڵا پۆشیەکەیان خۆشە و زۆر زۆر مرتاحن و دڵخۆشن بەوەی کە فەرمانی خوای پەروەردگاریان جێبەجێ کردووە چەند دیراساتێکی بەریتانی هەیە یعنی کە لەم دوایانەشا بڵاو کراوەتەوە ئەڵێ ئافرەتانی باڵا پۆشی موسڵمان زۆر سیقەیان بە خۆیان هەیە زۆر خۆیان بە بەهێزە زان و خۆشیان بە جوانە زانن بۆیە هەمیشە خۆیان بە جوانترە زان لە ئافرەتی ناباڵا پۆش بە دەلیلی بە دەلیلی ئەوەی کە هیچ کات پەنا بۆ جوانکاری نابن بۆ عملیاتی تەجمیل و نازانم ئەم شتانی کە ئەمڕۆ ئافرەتانی گیرۆ دەکردووە بە کاتی خۆیان بەفیڕۆدن لەگەڵ یا پاری خۆیان بەفیڕۆدن تەمەنی خۆیان بەفیڕۆدن بێجگە لە ئێش و ئازار و ناڕەحەتیەکانی ئەوە ئەڵێ ئافرەتی موسڵمان هیچ کات پەنا بۆ ئەم شتانە نابا بۆچی چونکە خۆی قوبوڵە بەو شێوەی کە خوای پەروەردگار دروستی کردووە پەنا بۆ شتێکی تر نابا و خۆشی پێ جوانە خۆی قوبوڵە بەو شێوازە بۆیە یعنی ئەمە بە دیراسات ئەمە سەلماوە کە ئافرەتی باڵا پۆش بەهێزترن و متمانەیان بە خۆیان هەیە لە ئافرەتانی تر کاتی ئەم قساناکەین مەبەستمان نییە ئەوەی کە باڵا پۆش نەبێ خوانەخواست دیندار نییەوە یاخود خوڕەوشتی بەرز نییە یاخود بە شێوازێکە نەخێر ئافرەتی وا هەیە کە تا ئێستا باڵا پۆشیشی نەکرۆ بەڵام ئەبینی سیفەتی چاکەی زۆرتیایە هەموو واجبەکانی تری دینی جێبەجێکە بۆیە بێت دوعای خێریان بۆ بکەین نەک لێیان دوور بکەوینەوە دوعای هیدایەتیان بۆ بکەین
خی گەورە هیدایەتی ئەوانیش بە بەهۆی ئەو ناباڵا پۆشیەوە کاروکردەوەکانیان کە وەکو عیبادەتەکانی تریان کە ئەیکەن نەسووتێ و ڕنج بە خەسار نەبن ئەبێ دوعای خێریان بۆ بکەین و خۆمانیان لێ نزیککەینەوە و خۆمان بە شتێکی جیاواز نەزانین لەوان چونکە کاتێک ئێمە ئەتوانین کاریگەریمان لەسەر کۆمەڵگا هەبێ کە ئێمە خۆمان بە دڵسۆزی ئەو خەڵکە بزانین ئافرەتێک تا ئێستا باڵاپۆشی نەکردووە لەوانەیە لە شارەزاییەوە لە نەزانیەوە نەیکردبێ کاتێک کە تۆ بۆی ڕۆنەکەیتەوە بێگومان دێتە سەر ئەو ڕێگایی کە ئەزانێ ئەمە خی گەورە لەسەری واجب کردووە و جێبەجێیەکە ئەو کاتە ئەجر و پاداشتەکە بۆ ئێمەیە بۆیە ئێمەی ئافرەتان ئەبێت تێکەڵی خەڵکی ببین و هەوڵ بدەین ئینشاءڵڵا سوودمان هەبێت بۆ خەڵک نەکخوا نەخواست خۆمان بە زیاتر بزانین بەوەی کە ئێمە فەرمانێکمان جێبەجێ کرد ئێمە باڵاپۆشین و خەڵکێکی ترنیەتی بۆیە داواکارم لە خوای پەروەردگار لەبەر کاتەکە زۆر کاتی ئەو خوشکوبرایانەش نەگرم داواکارین کە ئینشاءڵڵا خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا بەو شێوازە دینداری بکەین کە خوای گەورە پێی خۆشە و داوای لێ کردوین بەو شێوازە باڵاپۆش بین کە خوای گەورە پێی خۆشە و دوعای هیدایەت بۆ کەسانی تریش بکەین کە تا ئێستا ئەو فەرمانەیان جێبەجێ نەکردو خوای گەورە بیان خاتە سەر ڕێگای ڕاست وصلى الله عليكم ورحمة الله وبركاته. سرخوش بيمو لا إن شاء الله لدواي بابا كي موصل كردستان وموصل حسن هذا المساعد كافي أساس مراي موصل كردستان موصل توش بابا تك حاضر كرديا بابا تك خود باز إن شاء الله دواي من المساعد سرخوش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه براني برزو شكاني عزيزم السلام عليكم ورحمة الله وبركاته يوم خوش السلطة سپاس و دستخوشي ناوندي سوراني رخلاي وقتابياني كردستان بكم وسازداني أم خاني الله ودستخوشي وسپاس بو ملبندي سورانو بەرپرسی مەڵبەند و کارگەڕان و هەموو ئۆشکوبرانی کەوا لە سمی مەڵبەندان بۆ هەموو هاوکاری و پشتیوانی و هەماهەنگیەکیان لەگەڵ ئەو گەنجانەی ئێمەیە خوای گەورە ئەجر و پاداشتیان باتەوە و هیوای بەردەوامی و خزمەتی زیاترمان هەیە لێیان ئینشاءڵڵا. بەڕێزان ئێمە ئەمڕۆ لە خزمەتتانە باز لە بابەت و تەوەرێک گفتوگۆ ئەکەین کە پێم وایە ئەو قسە وشانەی ئێمە کە سەبارەت بە باڵاپۆشی ئەخوێنە خزمەتی جەنابتان دڵۆپێکە قەترەیەکە لە ناو دەریایەک چونکە باڵاپۆشی یەکەم فەرمانی خوای گەورەیە دووهەم تاجی شکۆ و ڕێز و حیشمەت و بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و بەهەشتەکەی خوای گەورەیە بۆ ئافرەتان. مامۆستا نەجیبە لەلایەنی پەروەردەی باڵاپۆشی قسەکانی کرد پێم خۆشە من لەسەر دوو تەوەر قسەکانم بخەمە خزمەتی جەنابتان. یەکەم یەکێک لەو گرفتانەی کەوا تووشی خوشکانی باڵاپۆشمان ئەبێت ئەوەیە کە زۆر جار سەردەنش ئەکرێن لەوەی کە باڵاپۆشی شتێکی تازەیە یاخود باڵاپۆشی و خۆداپۆشینی ئافرەتان لە ئاینی ئیسلامەوە هاتووە بێ ئاگا لەوەی کە مێژوو بە درێژایی مێژوو باڵاپۆشی سەرچاوەکەی لە ئەو مجتەمع و ئەو کۆمەڵگا ڕۆشنبیر و سەقافیانەوە هاتووە کە زۆر زۆر پێش ئیسلام بووە و زۆر پێش ئاینی مەسیحی و جوولەکەیش هاتووە و لە ناو ئەو مێژووی بمان دەرئەکەوێت کە لەو سەردەمانەیە ئافرەتە خانەدانەکان ئافرەتە بەڕێزەکان بۆیان نەبووە زەواجیان کردبێت یاخود زەواجیان نەکردێت بۆیان نەبووە ناباڵاپۆش بن خۆیان دانەپۆشن بەڵکو ئەو ئافرەتانەی کەوا ئافرەتێکی چۆنەڵی پلە نزم بوون یا کەسانێکی کۆیلە بوون ئەوانە بۆیان نەبووە خۆیان داپۆشن بۆیان نەبووە سەرپۆش بن بەسەریانە بەڵام ئافرەتە خانەدانەکان پێچەوانەوە کەواتەوە لەم ڕۆ ئێوەمان دەرئەکەوێت باڵاپۆشی سەرچاوەکەی لە عەقڵێکی سەلیمەوە هاتووە و خوای گەورە کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە خوای گەورە کردوێتێ ئەرک و واجبێک بەسەر ئافرەتانی موسڵمانەوەکەوە پێویستە لەسەریان خۆیان داپۆشن. لەم ڕوانگەیەوە لە خزمەتتانە باسی بەهاو حکمەتەکانی باڵاپۆشی بۆ ئێوە ئەەکەم. یەکەم یەکێک لەم حکمەتانەی کەوا
حکمەتی باڵاپۆشی چییە؟ ئەوەیە کە باڵاپۆشی یەکەم فەرمانی خۆی گەورەیە. هەر خوشکێک، هەر دایکێک، هەر ئافرەتێک کاتێک کە باڵاپۆشە، ئەگەر وەکو فەرمانی خۆی گەورە وەریگرتە بێت، وەکو تاقیکردنەوەیەک لە بەرامبەر ئەو فەرمانی خۆی گەورەیە و گوێڕایەڵی بۆ ئەو فەرمانی خۆی گەورە وەری بگرێت، بە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام کاتە پێغەمبەر ئیبراهیم فەرمانی پێکرا لەناو ئاگرا بچێت ناو ئاگرەکەەوە بۆی بسووتێنرێت و سزا بدرێت، بەڵام خۆی گەورە فەرمانی کردی بە ئاگرەکە. پێغەمبەر ئیبراهیم فەرمانەکەی جێبەجێ کرد و دڵنیاش بلۆیتەوە خۆی گەورە ئەیپارێزێت. بۆیە ئێمەی ئافرەتان پێویستە باڵاپۆشی وەکو فەرمانی خۆی گەورە سیر بکەین. و باڵاپۆشی قەڵغانە بۆ پاراستنی هەموو کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو فیتنە و خراپەکارانەی کەوا لە کۆمەڵگایە تووشی هەر کەسێک ئەبێت بەهۆی ئەوەیە کەوا لە فەرمانی خوا دەرچوون. ئەگەر کۆمەڵگایەک ئافرەتەکانی ناباڵاپۆش بن، ئافرەتەکانی ڕوود بن یاخود نیمچە ڕوود بن، دەبینی لەو کۆمەڵگایە نە ئافرەتەکان و نە پیاوەکان پارێزراو نین. بەس کاتێ ئەگەر ئافرەتەکان خۆیان داپۆشی بێت، یاخود ئەو فەرمانانەی خۆی گەورە کەوا خۆی گەورە کە ئەفەرمێت بە ئافرەت و پیاو چاویان لە ئاستی یەکادا بخەن، ئەو کاتە ئەبینیت ئەم باڵاپۆشی ئەبێتە هۆی پاراستنی شکوە و ڕێز و ناموسی ئافرەتانمان. و باڵاپۆشی تر لەو حکمەتانەی کەوا هەیە ناو باڵاپۆشیە، باڵاپۆشی هۆکارە یاخود بەشێکی گرنگە لە بەدەستهێنانی ئاکار و ڕەوشی ئیسلامیە. بەڕاستی خوشکانی بەڕێزم، ئەو خوشکانی کە باڵاپۆشن ئەم شتیان بە واقعی لە ژیانی خۆیان نابینیوە. هەر ئافرەتێک کە باڵاپۆش بوو سیر ئەکەیت، ئەگەر بچێتە هەر شوێنێ هەر جێگایەک سڵی لێ ئەگرێت، ڕێزی تایبەتی لێ ئەگیرێت. یعنی کەس ناتوانێت لە ئاستیا چاو بەرز بکاتەوە، بۆ چونکە هەز ئەکەن، یعنی بەرامبەرەکەی هەز ئەکەکەوە لە بینی ئەو ئەم ئافرەتەیە قەڵغانێک هەیە کە ئەویش باڵاپۆشەکەیەتی بۆتە ڕێگر لەوەی کەوا ئەم کەسە جورئەتی هەندێشت نەکا بەرامبەری. بەڵام ئەبینی کاتێکە کەسێک ناپۆشتە بێت، ئێمە چەنەها کچانمان هەیە کە ڕۆژانە گرفت و کێشان هەیە بەهۆی ئەوەی کە ناباڵاپۆشە و گرفتی بۆ دروست بووە لەگەڵ ڕەگەزی بەرامبەریە. هۆکارەکەشی ئەوەیە کە ئەم خۆی کردووە بە کاڵایەک لەبەر چاوی ئەو خەڵکەیە، ئەو خەڵکەیش چۆن ئەڵێیت بە ئارەزوی خۆی چۆنی بێ ئاو مارەتی لەگەڵا ئەکات. کەواتە باڵاپۆشی یەکێتر لە حکمەتەکانی ئەوەیە کە بربەستە لەبەر چاوی هەر کەسێکی تەماحکارە، هەر کەسێکی خراپەکارەکەوە ئەبێتە ڕێگر و ناهێڵێت ئەم کەسە تەماحی تێ بکات. و باڵاپۆشی نیشانەیەکە، حکمەتێکی تری ئەوەی کەوا نیشانەیە بۆ داوێنخواتی ئەو ئافرەتە. یعنی خوشکانی بەڕێز ئەبینن ئەگەر ئافرەتێک باڵاپۆش بوو، سەرپۆش بەسەر بوو، ئەگەر هەڵەیەک کەم و کورتیەک جۆرێک لە ئەوەیەکی هەبێت، خەڵک یەکسەر دەستی بۆ درێژەکە، بۆ چونکە چاوەڕێی لێ ناکرێت. ئەم کە باڵاپۆشە و وەکو پەڕەیەکی سپی وایە، چاوەڕێی ئەوەی لێ ناکرێت خاوەنی ئەو ڕەوشتە یاخود ئەو کردارە بێت. بۆیە یەکێکی تر لە حکمەتەکانی باڵاپۆشی ئەوەیە کەوا باڵاپۆشی پاکداوێنیە، پاکێتیە، جوامێریە، غیرەتە، شەهامەتە، بەرزیە بۆ ئافرەتان. بۆیە زۆر پێویستە ئاگاداری ئەو حاڵەتە بین. حکمەتێکی تر یاخود بەهایەکی تری باڵاپۆشی ئەوەیە کە باڵاپۆشی بەشێکی زۆری شەرم و شکۆ و حەیایە. یعنی بەڕاستی خوشکانی بەڕێز ئەوانەی کە باڵاپۆشن هەست بەم لایەنەی باڵاپۆشی ئەکەنکەوە بەهۆی باڵاپۆشیەوە خاوەنی شەرم و شکۆ و حەیان. و شەرم و شکۆ و حەیاش لە ئیمانەوەیە. ئیمانیش سەرچاوەکەی لە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی گەورەوەیە. کاتێک کە ئافرەتێک باڵاپۆشە یاخود کاتێک کە پیاوێک لەبەر ئەوەی کە خوا فەرمانی پێکردو چاویدا ئەخات، کاتێک کە پیاوێک لەبەر خوا ڕیشی هێشتوتەوە یا هەر فەرمانێکی تری خۆی گەورە جێبەجێکە، هەر هەمووان وەکو بەندەیەک هەر کەسمان بەو شێوازەی کەوا خوا چۆن فەرمانی پێکردوین هەست دەکەیت ئەو جێبەجێکردنی فەرمانە بەشێکە لە ئیمان، و ئیمانیش بەشێکی گەورەی شەرم و حەیا ئیمانە. کەواتە
پاراستنی ئەو شەرم و حەیایە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی گەورە و باڵاپۆشی حکمەتێکی تری یاخود بەهایەکی تری پاراستنی چۆڵێت عەورەت و لاشەی ئینسانە بەڕاستی ئینسان بەجل و بەرگەوە جوانە ئینسان ینی ئەو کەسانێک کەوا نیمچە باڵاپۆشن یاخود زۆر ڕوتن یعنی خۆیشان هەست بەوە ئەکەن کەوا ناشرینن بۆیە وەکو خوشکی ئازیزم ئاماژەی پێیە پەنا ئەبەن بۆ ئەوەی کە بە چ شێوازێک خۆیان جوان بکەن خۆیان بڕازێننەوە چەندین تەجویلەکەن چەندین جل و بەرگی جۆرا و جۆر یعنی ئەنواع دەستکاری خۆیان ئەکەن ئێشتا هەر خۆیان لە ناشرینە هەندێک جار ئەوەندە دەستکاری خۆیان ئەکەن لە دەستکاریکردنەکە بە تەواوەتی دەچۆڵێت شکلی ئینسانیان پێوە نامێنێت بەڵام ئینسان کە باڵاپۆش بوو هەر ئەو جل و بەرگ و باڵاپۆشیە ئەبێتە هۆی جوانی ئینسان و لە باڵاپۆشیش یعنی بۆ ئافرەت تەنها دەست و دەموچاوی ئافرەت یعنی ڕێگەی پێدراوەکەوا دەری بخات بەڕاستی لە غەیری دەست و دەموچاو هەر شوێنێکی تری ئافرەت دەرکەوێ ناشرینی ئەکات هەر شوێنێکی تری ئافرەت ڕوتی بکاتەوە یاخود بێوێ جوانکاری بۆ بکات ئیلا ناشرینی ئەکات وەخوای گەورە خۆشی بڵێن ئەفەرمێت کە ئێمە بۆ نەوەی ئادەم جل و بەرگ و پۆشاکمان ناردووە و پێغەمبەری خوای سەڵاسەم کاتێک کە دوعاکە و ئەفەرمێ اللهم استر عوراتی یعنی ئەو داپۆشینی عەورات و عیب و عارانە دوو لایانی هەیە دوو ڕەهەندی هەیە بەشێکی ئەو عیب و عارە چۆڵێت بەدەنیەکەوا ئینسان لە ڕوتوقوتیا دەری ئەخات بەشێکیشی ئەو عیب و عارە ناخیەکەوا بەس تەنها ئینسان لە بینی خۆی و خۆیە هەستی پێکات و پێی ئەزانن چونکە کاتێک کە ئینسان لە بینی خۆی و خۆیە گوناهی تاوانی ئەکات ئەمە بەشێکە لەو عیب و عارە یاخود کاتێک کە بە فەرمانی خوای گەورە ئەکەیت بۆیە ئەگەر یەکێک لە حیکمەتەکانی ئەوەی کەوا ئینسان بە گوناهی یەکتری نازانێت ئەوەیە کە گوناه ئەگەر بۆنی لێ بهاتە ڕەنگە هەر هەمومان لە بۆنی گوناهی یەکتریە تەحمل یەکتریمان نەکردە بەڵام خوای گەورە لە دنیایە عیب و کەم و کورتی و تاوانەکانی ئێمە ئەشارێت و هەمووی هەڵەگیرێ بۆ قیامەت ئەمەش حیکمەتێکی ترە لە ئەوەی کەوا خوای گەورە ڕەحمی بە بەندەکانی خۆی کردووە بۆیە زۆر پێویستە ئێمە لە ڕوانگەی ئەو خاڵانەیەکەوا باسم لە حیکمەتەکانی باڵاپۆشیە زۆر گرنگە ئێمەی ئافرەتان بە تایبەتی و برایانیش پشتیوانی هەموو خوشکان بن پێویستە ئێمە پابەندیمان بە ئەخلاقی ئیسلامی بە ڕەوشتی ئیسلامی بە پۆشاکی شەرعی پابەند بوونمان زیاتر بێت و ئەم پابەندیە وامان لێ ئەکاتکەوە سەرنجی ئافرەتانی ناپۆشتە یاخود سەرنجی ئەو کەسانێکەوە حەزێکیان هەیە بۆ ئەوەی بەرەودین بێن و سەرنجیان ڕابکێشین بەڕاستی ئێمە زۆر جار لەگەڵ گەنجەکانە ئەکەوینە گفتوگۆ هەندێک جار باز لەوە ئەکرێت کە حەزی بە باڵاپۆشیە بەڵام هەندێک باڵاپۆشی لا ناباڵاپۆشە بۆیە زۆر گرنگە باڵاپۆشەکانمان بزانن چۆن باڵاپۆشی ئەکەن بە تایبەتی ئینسان کە گەیشتە ئاستێک ئیتر پێویستە بە تەواوەتی فەرمانەکەی خوا جێبەجێ بکات ئافرەتانی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە فەرمانێکی خوایان بۆدا بۆ زیایەت وەکو خۆی یەکسەر جێبەجێیان نەکرد نە ئەگەڕان بە دوای ئەوەی کەوا حیلەیەک ئەملایەک ئەولایەکی بۆ بکەن و کەم و کورتێکی تیا دروست بکەن بۆیە پێویستە ئێمەی موسڵمان فەرمانەکانی خوای گەورە وەکو خۆی جێبەجێ بکەین بە پیا و بە ئافرەتەوە هەموو فەرمانەکانی خوای گەورە کاتێک کە خوا هەر فەرمانێکی بۆ پیا و ئافرەتیایە تایە هاوبەشن وەکو نوێژ و عیبادەتەکان پێویستە وەکو یەک چۆن فەرمان پێکراوە ئاوا جێبەجێ بکرێ ئەو فەرمانانەی خوا و ئەو لایەنانیشی کەوا هەندێکی بۆ پیاوانە و هەندێکی بۆ ئافرەتانە پێویستە هەردوو لە وەکو فەرمانەکە خۆی جێبەجێ بکەین ئەوە حکمەتی جێبەجێکردنی فەرمانی خوا و حکمەتی تێگەیشتنمان لە فەرمانی خوای گەورەیە و ئەوەیە وامان لێ ئەکاتکەوە ئێمە مسلمانێکی ڕازگۆی ڕاستەقینەی ڕێبازەکەی پێغەمبەری خوا بن صلی الله علیه و سلم و شوێن پێ هەڵگری ئاین و بەرنامەکەی پێغەمبەری خوای گەورە بن ئینشاءالله داواتم لە خوای گەورە ئینشاءالله هەموو لایەکمان پابەند بکات بە دین و بە ئەخلاق و بە ڕۆژی ئیسلامی هیدایەتی هەموو لایەکمان بدا بتوانین هەموو فەرمانەکانی خوای گەورە و خۆی جێبەجێ بکەین بتوانین لە حکمت و بەهای عیبادەت و پەرستش و فەرمانەکانی خوای گەورە بە باشی تێبگەین تاکو دڵێکی بە ئاگامان هەبێ لە ئاستی عیبادەتەکانمانە چونکە بەڕاستی هەر ئەو نوێژەی کەوا ئێمە پێنج فەرزە هەر موسڵمانێک نوێژ ئەکەین بۆ خوای گەورە
هەندێک جار چێژ لە نوێژەکانمان نابینین بۆچی هۆکارەکەی ئەوەیە کە بەدڵێکی بێئاگا نوێژەکانمانەکەین عیبادەتەکانمانەکەین بۆیە من ئەڵێم بە خوشکانی ئیماندارم ئەو خوشکانی کەوا تاجی زێڕ و تاجی شکۆیان لەسەر سەری خۆیان ناوە مژدەی خۆی گەورەتان لێبێت کە ئێوە بە بەردەوامی لە عیبادەتی خۆی گەورەیان هەموو ئەو زەحمەت و ئەو ناڕەحەتی و ئەو قسانی کەوا بەرامبەرتان ئەکرێت یاخود لە بەهۆی سەرپۆشەکەتان و توشتان ئەبێت حکمتێکی تری ئەوەیە کە هەمووی ئەبێتە خێر و ئەبێتە عیبادەتی بەردەوام بۆ ئێوە بۆیە خوشکانی ئێمە هەمیشە لە عیبادەتان بەهۆی پۆشاکە شەرعیەکەیانەوە بەهۆی ئەو سەرپۆشەی کەوا بەسەریان نایاوە خی گەورەی ئینشاءالله بەردەوامی بە هەموو لایەکمان سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. موسى حسن عندك موضوع كاين وباسي أو ما لو يعني مقارنة بإسلام أفراد تعامل إلى ذكرها يعني قيمة حساباتك شو لبكرة لا دين كان لا بيش الإسلام لا أو نجوي كهيا غير باسي وموضوع. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم تبارك وتعالى في وفيكم وفي خلقكم أجمعين. مامۆستایانی زۆر بەڕێز و خۆشەویست مام حاجی بەڕێزەکان مامۆستایانی بەڕێز خوشکانی بەڕێز مشەڕەفین کە لە خزمەتتاندا باسی تەوەرە و بابەتێکی جیاواز لە ژیانی کۆمەڵایەتی و دینداری خۆمان بکەین کە بابەتی حیجاب و باڵاپۆشیە. ئەم خوشکە بەڕێزانەمان خۆی گەورە پاداشیان داتەوە کۆمەڵێک بابەت و لایەنی زۆر جوان و تایبەتیان باس کرد کە بەشێکیان ئاسانتر خوشکان تێی دەگەن و فەهمەکە لە زمانی ئەوانەوە جوانتر دەگا بەڕاستی بە خوشکان خۆی گەورە پاداشیان داتەوە. لە ڕاستیدا خوشکە بەڕێزەکان مامۆستایانی بەڕێز هەردوو ڕەگەزەکەمان ئەرکی زۆر گەورەمان لەسەر شانە لە بەرامبەر حیجابدا. ڕاستە حیجابی ئافرەتانە بەڵام ڕۆڵی ئێمەی پیاوانیش لە بەرامبەر حیجابدا ڕۆڵێکی کەم نییە. ئێمە بەرپرسیارەتێکی زۆر گەورەی ئاینی و ئەخلاقیمان لە بەرامبەر خوشکاندا لە بەرامبەر کچەکانمان لە بەرامبەر دایکان هەیە لە ئاراستەکردنیان بۆ حیجاب. بۆیە من ڕاستی زۆر بیرم کردەوە وتمدا دروشمێکدا بنێم بۆ ئەو بابەتە گەشتمەوە قەناعەتەی باڵاپۆشی یعنی باڵای ئومەتێک بەڕاستی چونکە بەڕاستی ئەخلاقیاتی ئومەت ئافرەتان تەمسیلی سەرەکی کۆمەلگاکە دەکەن. ئەمڕۆ لە ڕابردوو زۆر زیاتر ئافرەتان لەژێر هەژمونن لەژێر مەترسیدا و زۆرترین مەترسی لەسەر ئافرەتان و خوشکان و دایکانمانە. بۆیە من بەڕاستی پێم خۆشە سەردێکی تاریخیتان پێشان بدەم کە ئافرەتان لە تاریخدا چۆن تەشوێکراون چۆن ئیهانەیان پێکراوە. کاتێککە ئیسلام دێ ئەم شێوازە هەمووی دەگۆڕێ بۆەوەی تووشی بێتاقەتی و مەلەل نەبین ینی بابەتەکانمان هەر یەکەی لە تەوەرێکدا قسە بکات بە خێرایی هەندێک شتم نووسیوە و پشتی عیلمی ینی ئەمانەتی عیلمی ینی قسە نەبێ ئەوەی کە لە سەرچاوەکانەوە من هێناوم بۆتە. ئیغریقیەکان دەڵێن دەیانوت ئافرەت داری ژەهرە پیسن حاشایەکی جەنابتان هەندێک شتی مێژووی تاریخی سەردی مێژوویە من لە خزمەت ئێوە عەرزی دەکەم بۆ ئەوەی خوشکانی ئیمانداری ئێمە قیمەتی ئەم پەیامە ئیسلامیە جوان بزانن هەتا دەگاتە ئەمڕۆی عەولەمەی ئێمە کە چۆن جیهانگیری خەریکە قوڕقوڕاگەی ئێمە دەگرێ شەرم بکەین لە ئیسلام شەرم بکەین لە باڵاپۆشی دوور بکەوینەوە لێی بزانین چی هەژمونێک لەسەر ئێمە هەیە. بەڕێزان دەڵێ غرێقیەکان دەیانگوت ئافرەت داری ژەهرە پیسن وەک پیسی کردەوەکانی شەیطان تەنها بۆ چێژوەرگرتنن ئافرەتان. ڕۆمانیەکان دەڵێ دەیانگوت ئافرەت تەنها ڕوحی نییە تەنها وەکو زەیتێکی گەرمکرا وایە چۆن زەیت کە گەرم دەبێ و سار دەبێتەوە وەلحاڵ سوودی تەنها بۆ گەرمکردن و سارکردنەوەیەکی وەقتیە. هیندیەکان دەیانگوت مردن و دۆزەخ و ژەهر و مار و ئاگر تۆزە خراپترن لە ئافرەت
یعنی بەراوردیان بەو خراپانە دەکرد و دەیانوت مافی ژیانی نییە گەر مێردەکەی وەفاتی کرد دەبێت بسووتێنرێت لەگەڵیدا و ئەویش بمرێت. فارسەکان دەیانگوت ئافرەت مەحرەمی نییە، بۆ شتێک نییە ناوی مەحرەم بێ بۆ ئافرەت و هەموو کەس دەتوانێت تەمەتوعی پێوە بکات. جوولەکەکان دەیانگوت ئافرەت نەفرەت لێکراوە چونکە فریودەرە و باوکی دەتوانێت مامەڵەی پێوە بکاتەوە بیفرۆشێت. گاورەکان تا ساڵی 583 بەڕێزان مشتومەڵی ئەوەیان بوو ئایا ئافرەت مرۆڤە یان کائینێکی ترە. حاشاکوم لە ڕووی جەنابتان بەڕێزان، بەڵام بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئەو سەردە تاریخیە بزانین بۆ بەرگریکردن لە خۆمان، بزانین ئیسلام چی کردو بۆ ئافرەتان. بۆیە لە کۆتاییدا دەڵە ڕێک کەوتن کە ئافرەت مرۆڤە بەڵام تەنها بۆ خزمەتی پیاو دروست کراوە، یعنی شتێکی تر نییە. بۆیە هەتا ساڵی 1920 هیچ ئافرەتێک وەکو ئینسان مامەڵەی لەگەڵ نەکراوە لە ئەوروپاش بۆ زانیاریتان. مامۆستایانی بەڕێز لەوانەیە شارەزا بن لە هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن و ئەمانەدا مامەڵەیان لەگەڵ نەکراوە، نەیانتوانیوە بچنە پرۆسەی دەنگدانیشەوە، مافیەوەیان نەبووە قسە بکەن لەسەری پرۆسەیەکی ژیانی گشتیدا. عەرەبەکان دەیانوت دەبێت ئافرەت تا ئەندازەی ڕق لێبوونەوە ڕقمان لێ بێتەوە، چۆن ڕقمان لە مردن دەبێت ئەوەندە ڕقمان لە ئافرەت بێت و زۆر جار بڕیاری ئەوەیان دەدا بە زیندوی ئافرەتان لە چاڵ بنێن. بەڵام کاتێکی ئیسلام دێ خوشکانی بەڕێز مامۆستایانی بەڕێز، خوای پەروەردگار دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. ئیسلام هەموو سیستەمی ژیانی کۆمەڵایەتی ئافرەت و پیاوی ڕێخز وە گۆڕی. ڕاستە قسەکە ئێمە لەسەر ئەمە نییە، ئەمە باسی باڵاپۆشی دەکەین، بەڵام تێڕوانینی ئێمە پێویستە ڕاست بکرێتەوە بەرامبەر باڵاپۆشی. ئەوە گرنگە بەڕاستی مامۆستایانی بەڕێز خوشکان. بابەتی باڵاپۆشی جانی بە عیلمیەکانی بێنی یەک دنیا بابەتی عیلمی تێدایە، جانی بە کۆمەڵایەتیەکانی بێنی یەک دنیا حکمەتی تێدایە. گرنگترین چەکی دەستی ئافرەت ئەمڕۆکانە باڵاپۆشیە. بڕوا بکەن راپۆرتێکی FBI خوێندۆتەوە، لە کۆتایی راپۆرتەکە دەڵێ ساڵی 2022 تەنانەت 2022 1 ملیۆن تەحەدا کراوە لە ئافرەتان و ئەمانە 100,000یان تەحەڕوشات بوو بە ئافرەتانەوە. 100,000 تەنها لە ئەمریکا، یعنی شوێنی تر لێگەڕن. ئافرەت وەکو کاڵایەکی لێکراوە، وەکو چۆن ئەدیانە پێشەکان ئەوانەی کە ئێستا باسمان کردن بۆ مەبەست و مەرامی خۆیان بەکاریان هێناوە، ئێستاش عەولەمە هەمان سیستەم بەکاردێنێ. بەڵام من بەڕاستی دەمەوێت سەرستان بۆ شتێک ڕابکێشم خۆشەویستان. من نزیک بە 25 ساڵە کار لەگەڵ گەنج و قوتابی و کوڕ و کز دەکەم. خوا شایەدە لە درێژایی ئەو 25 ساڵە زۆرترین ئیشم لەگەڵ گەنج و لاوی موسڵمان بووە. نەمبینیوە خەڵکێک سکاڵایەک بێنێتە لای ئێمە لە زۆربەی مەتافەکانی ژیانیشمدا بەرپرسیارەتیم هەبووە لەو کار و گەنجانەدا کە ئیشم کردووە. نەمبینیوە گەنجێک لە خوشکێک بێتە لای من سکاڵایەک بکا بڵێ من لەلایەن ئەو کڕۆ تەحەڕوشم پێکراوە. سوبحان الله. یعنی ئەمە شتێکی کەم نییە خوشکانی بەڕێز، برایانی بەڕێزم. لە درێژایی 25 ساڵی لاویەتی خۆمدا ڕۆژێک نەمبینی بێ کچێک بڵێ من تەحەڕوشم پێکراوە. ئەی ئەمە خۆمە قەومێکی میثالی نین، ئێمە گەلێک نین فریشتە بین. بەڵام بەڕاستی پەروەردەی ئیسلامی ئێمە جیاوازە. بەڕاستی ئەو مەشروع ئیسلامی کە خەڵکی موسڵمان و دیندار پێیەتی لەگەڵ خەڵکێکی ئیلحادی و فەساد کە کۆمەڵگای بەرەو هەڵدێر بردووە زۆر جیاوازە. ئێمە لەو بۆنە و یادانەدا چونکە بەڕاستی وەکو مامۆستا فەرمووی هەموومان دەزانین حیجاب بۆ خوشکانی ئیماندار فەرزە. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. باه ماشە لەوانەیە زۆر کەس دەڵێ زۆری لەسەر نهاتووە،
دەی بەڵێ زۆری لەسەر نەهاتووە بەڵام ئافرەت هەموو ڕوکن و عیبادەتەکانی پێوەستە بە حیجابەوە لای بە هیچی قوبوڵ نابێ هیچی وەرناگیرێ لەبەرەوە بەڕێزان ئیسلام زۆر شتی پێشکەش بە ئێمە کردووە لە بەرامبەردا ڕێگریەکی زۆر لە ئیلحاد و فەسادی ئەم وڵاتە کراوە من یەک نمونەی واقعیتان بۆ دێنمەوە لەو ڕۆژانەدا لەگە کۆمەڵێک خوشک بووین لە شارێک دەڕۆیشتین کۆمەڵە خوشک و برا بووین سەردانی کۆمەڵێک ماڵمان دەکرد تم خوشکانی بەڕێز یەک ئاورەک دەنەوە لای ئەو جادەیە دوایی پرسیارێکتان لێ دەکەم فعلا وتم چیتان بینی وتیان وڵا جار کۆمەڵێک ئافرەتمان بینی وتم هیچیان سافیرە بوون تیان نەوەڵا دەیگوتم لەناو ئەو شارەدا کە پێشتر بەشتی تر ناسراوە دڵنیاتان دەکەمەوە کاریگەری گەنجانی موسڵمانە کە توانیوێتی عەقڵیەتێکی نوێ گۆڕانکاریەکی نوێ لە خوڵقەت و شێوە و مامەڵەی ئافرەتاندا ڕوودا وەڕەفتاری جوانی ئافرەتان وای کردووە ئافرەتانی موسڵمان وای کردووە کە بەڕاستی گەنجان ڕوو لە حیجاب بکەن ڕوو لە باڵاپۆشی بکەن ڕوو لە نیقاب بکەن بۆیە من پێتان دەڵێم ئەمریکا ئەمڕۆ گەورەترین قەیرانی بەدەستی چیەوەیە بەدەستی تەجمیلاتەوەیە لە ساڵی 2021 12 ملیۆن ئافرەت ئەوەی کە هەر نووسراوە تەمان خەڵکێکی هەیە نانووسێ ئەوەی ئەحسایی کراوە 12 ملیۆن ئافرەت وەجهی موچاوی خۆی گۆڕیوە سەدا 70 بۆ 80 گۆڕیوێت گەورەترین نەخۆشیە لە ساڵی 2023 نزیکەی 20 ملیۆن ئافرەت شێوەی موچاوی خۆی گۆڕیوە 20 ملیۆن ئەمە باردانێکی زۆر گەورە دەکات دەزان بەڕێزان شتێکتان پێ بڵێم لەوانەیە لاتان سەیر بێ لە ساڵی 2023 با 1 ملیار دۆلار موادی تەجمیلات لە عالەمدا فرۆشراوە 1 ملیار لە وڵاتانی شەرقی فرۆشراوە لە شەرقی نازانم دا ئەمریکا 1 ملیار دۆلار ئەمە ئەم بۆکو ماوەسانی بەڕێز ئیشارەتیان پێدا کۆمەڵێک باردانی هەیە حیجاب لەسەر شانی ئێمە لای دەبات ئەدەب و وقارێکی گەورە بۆ کۆمەلگا دەژێڕێتەوە ڕەسەنایەتی دەژێڕێتەوە ئافرەتان لە کوردەواری زۆر جار دەڵێن ئافنیوەی کۆمەلگایە بەڵام ئافرەتان دەکرێت بڵێن هەموو کۆمەلگا خێزانەکان پەروەردەی خێزانەکان ساڵی 2009 لە لێژنەیەکی پەرلەمانیدا ئەمریکیەکان بەشداریان تێدا کردبوو هەر بە معلوماتی ئەمانەتێکی علمی من باسی دەکەم من بۆم جێڕدرایەوە لەو مەجلیسەدا بوو گوتیان حیزبی ئیسلامی لەم کوردستانە خیانەی زەوجیان لە مەحکەمە تۆمار نەکراوە ساڵی 2009 هیچ خیانەیەکی زەوجی کادری ئیسلامی لە ناو مەحکەمە تۆمار نەکراوە مامۆستایانی بەڕێز ئەمە شتێکی زۆر گەورەیە دەستکەوتی زۆر گەورن زۆر مەزنن بۆیە خوشکە بەڕێزەکان پابەندیمان بە باڵاپۆشیەوە پاراستنی شکۆی خێزانەکانمانە شکۆی دینداری میلەتەکەمانە بزانن ئافرەتێک لەو سەری شار و لەو سەری دنیاوە دێ نیشتیمانەکەی ئێمەی پێدەشێوێنرێ ئیستیراب دەکرێن بازاڕیان بۆ خۆش دەکرێت کافتریاکانیان بۆ دەکرێتەوە ڕێگای خراپیان بۆ ئاچوق دەکرێت بەڵام ڕێگەی ئاسانی دینداری خواناسی چەند بەر تەستکراوەتەوە بۆ لەبەرەوەی حتا قەڵغانی پارێزبەندی خێزانەکان زیاتر بێ هەژمونی بوونی خەڵکی فەساد و ئیبحاد کەمتر دەبێتەوە هەتا خراپەکاری بازاری گەرمتر بێ هەژمونی ئەوان زیاتر دەبێت وەدبوون و دەسەڵاتی ئەوان گەورەتر دەبێت جا ئینشاءڵڵا دەبێ ئێمە وەڵامی خوا بدەینەوە سوبحانەوە وتەعالە ئەو خوایەی کە ڕۆژێک دەچینە بەردەمی و ئاتیهی یەومە القیامەتی فەردا بە تاقی تەنها دەچینە بەردەمیدا لە بەردەمی دەوەستێنین هیچ کەس لەگەڵ نییە ئەو خوایەی کە خۆی وەسفی خۆی دەکا الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة خوار ناكاي أرز أسمانكانا أو خوایە عەظیمە چۆنە من لەدەستی دەدەم بۆ ڕەغبەتێکی دنیایی کە هیچ سوود و کەڵکێک بە هیچمان ناگەێنێت